دوای لەدایکبوونی منداڵەکە و بەردەوامی بە ژیانی باوکی ناوی دەنێ بەخشندە. باوکی فەرمانبەرە و لە یەکێک لە خوێندنگاکانی شاری هەولێردا. بەخشندە لە ژوورێکدا لەگەڵ هاوڕێکانی هەمان چیرۆکیان هەیە و لە چاوەڕوانی خودایی و دەستی زانستی ئەواندان تاوەکو بەردەوامی بە هەناسەیان بدات. باوکی دەڵێ ئەمە شەشەمین منداڵی ماڵەکەمە. 5 مناڵەکەی ترم هیچ کێشەیەکی تەندروستیان نەبوو و ئەمەشیان لەسەر ڕاستپاردەی پزیشکی پسپۆڕ نەشتەرگەری بۆ خێزانم کراوە کە دەبێ لەبار ببرێت. ئەمە واماندار نابوو باشبی لەبەر ئەوەی بە ناکام لەدایک بوو وەکو حیسابکە بە مەریو لەدایک بوو ئەو ژەوەی کومعزێکی خوای خوا و ئەوی پێبەخشین و ئەمەش ناومانی نەبەخشندە. الحەمدوللا منداڵەکانی کەمان هیچ مشکلیان نەبووە بە تەبیعی خۆی 5 منداڵی کەمەیە کوڕ و کچم هەیە بە تەبیعی خۆیان لەدایک بوون بەس ئەوەمان ئەوها بوو ئەو ژۆ کومعزێکی خوای خوا بوو بەمە بوو خەڵکی پیشاندایە. بەخشندە تەمەنی تەنیا 6 ڕۆژە کێشی نیو کیلۆغرامە. هەناسەدانیشی ئاساییە بە کودەی پزیشکان و پسپۆڕانی ئەم بوارە. ئەمە حاڵەتێکی دەگمەن و تایبەتی جیهانیە و لەوەش سەرسوڕهێنەرتر ئەوەیە ئەم مناڵە لە کاتی لەدایکبوونی هەناسەدانی ئاساییە و پێویستی بە بوژانەوە و هەناسەدانی دەستکردی نەبووە. ڕاستی ئەو منداڵە بە ناکامی لەدایک بووە بە 22 هەفتە کە حاڵەتێکی زۆر دەگمەن و شازە. دەتوانین بڵین لەسەر ئاستی جیهان ڕێژێکی ئێجگار زۆر کەمە. لە هەولێر دووبارە بۆتەوە ڕووی داوە شێوەیەکی موعجیزە ئاساییە وەکو هەروەکو باوکی کە ناوی لەناوە بەخشندە ڕاستی وەکو بەخشێکی خوای دەیبینین. منداڵەکە تا ئێستا بارودۆخی تەندروستی جێگیرە. ئەمڕۆ شەشەم ڕۆژێتی دەتوانم بڵم لە ئاستێکی باشی تەندروستیدایە و جێگەی دڵخۆشیە کە سوپاس بخوا لە شەوی ڕابردووە دوای ڕاوێژێکی تەواو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و پزیشکان لە بواری منداڵان بڕیارماندا دەست بکەین بە شیرپێدانی کە بەڕاستی ئەوە وەکو هەنگاوێکی بەرەو پێش چوونە لە ڕێگەی سۆندەوە دەستمان پێکرد کە شیری پێ بدەین. هیوادارین ئینشاڵڵا بەرەو ژیان بەردەوام بێت و تا ئێستا کێشە و گرفتێکی تەندروستی گەورەی بۆ دروست نەبووە کە ڕێگر بێت لە ژیانی منداڵەکە. وەک پزیشکانیش دەڵێن ماوەی 12 کاتژمێرە ئێمە شیر بە و مناڵە دەدەین. لە دوای شیرپێدانیشی باری تەندروستی و ئاساییە و هەموو هەوڵێکیشمان ئەوەیە بەخشندە بە زیندویی بهێڵینەوە و لەگەڵ ئەوەی کە موعجیزەی خواییە. هەریادکەریم گەلی کوردستان هەولێر.